ڕاستی من دەفع کرابووم ئەینا من خوای گەورەم لە هەموو کەسی خۆشترەوێ پێغەمبەرەکەمم لە هەموو کەسی خۆشترەوێ بنەماڵەیەکی موسڵمانم بنەماڵەیەکی ئیسلامم بنەماڵەیەکم قورئان خوێنین بە هەموو شێوەیەک داوا لە هەموو موسڵمانانی کوردستانەکەم و ئێران جیهان دەکەم کە لێم ببورن بۆ ئەو کفرەی کە کردم بەڕاستی دەفعیان کردبووم کۆمەڵێک لەو پەیامنێر و لەو کەناڵانە من کابرایەکم شۆڕش گێڕم هجوومیان کردە سەر ئەوەی کە خەڵک بچێت قسەی ناشرین بەرامبەر بە حکوومەتەکەم و بەرامبەر بە پارتی بکە بۆیە منیش دەفع کرام و ئەو کفرم کرد داوای لە هەموو موسڵمانانی جیهان و لە هەموو موسڵمانانی کوردستان دەکەم منیش مناڵێکی بنەماڵێکی ئیسلام و موسڵمانم داوای لە خوای گەورە ئەەکەم لێم خۆش بێت و داوا لە خوای گەورە ئەەکەم کە لێم خۆش بێت و خوای گەورە